تەماشەوانên هێژا لە هەولێرەی کۆنفەرانسا زانستیە استراتێژیە ڤاکسینە نویا کۆرۆنا لەسەر ئاستا عێراق و حەرێما کوردستانی برێڤەدەچە هەفکارە من ڕێناس عەلی لەگەل منە. ڕێناس هەف کۆنفەرانسا زانستی بێگومانیاک و گرنگیەکی وێ زێدە هەیە تایبەت وێ دەما بەلاڤبوونا ڤایرۆسا کۆرۆنا لەسەر ئاستا عێراق و هەرێما کوردستانی ژین ئاگاداریان شتە وەربگرن فەرمۆ ڕێناس. جەمال ئەنجامدانی کۆنفرانسێکی لەم شێوەیە لە ئێستەیە کە بارودۆخەکە گەشتۆ بەوەی کە ڤاکسین بۆ کۆرۆنا دۆزراوەتەوە هەموو وڵاتان بەدوایەوەن کە ڤاکسین دابین کە هەرێمی کوردستانیش لە چوارچەبەی عێراق و خۆشی بەتەنیا هەوڵی دەستخستنی ڤاکسین دەدا و ڕاستە و خۆش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چاودێری ئەم بابەتە دەکات کە کەمێک بەر لێستا وەزیری تەندروستی لە کۆنفرانسەکەیە لە وتارەکەیە باسی لێ کرد بە وردی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتیش چاودێریکردنی دەستخستنی ڤاکسین دەکەن و هەوڵی زۆریشیان داوە لەگەڵ کۆمپانیای فایزەر لەگەڵ کۆمپانیەکانی دیکەش تاوەکو ئێستا گفتوگۆکان باشن بۆ دەستخستنی ڤاکسین وەکو زانیاریانی من لە وەزیری تەندروستی وەرگرت پێدەچێ هەتا کۆتایی مانگی دوو ڤاکسین وردە وردە بتوان لێ دابین بکرێ و چاوەڕوانی ئەو پشکەش دەکەن کە لە عێراقەیە لەسەر کۆی کۆنفرانسەکە دەستکەوتنی ڤاکسینە و شتانەی ئەو گرنگیانەی لە کۆنفرانسەکەشا باز دەکرێت من ئەندامی لژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان زانای مەلا خالیدم لەگەڵە کاکزانە سوپاس بۆم دەرفەتە. بابەتی کۆنفرانسەکە و بابەتی دەستکەوتنی ڤاکسینی شتێکەڵەکەم پرسیارەکەم ئەوەیە گرنگی دەستخستنی ڤاکسین و گرنگی ئەم کۆنفرانسە کە ئێستا باسی ڤاکسین و چۆنێتی بەکارهێنانی دەکرێت چییە و دەتانەوێت لێرە ئەمڕۆ بەس چی باس بکەن؟ بەڵێ زۆر سپاس سلااو لە بینەرانی ئازیزی کوردستان ویستا ئەمڕۆکە لوتکەی تەندروستی کوردستان کە ساڵانە کۆنفرانسی خۆیان ئەنجام دەدەن لەسەر کۆی گشتی پرسە تەندروستیەکان ئەمڕۆکە پری کۆنفرانسە بەر لە کۆنفرانسی گشتی ساڵانەیە لەسەر استراتیژیەتی دابینکردنی ڤاکسین لە عێراق و لە هەرێمی کوردستان گفتوگۆ دەکرێت. ئێمە دەزانین ئەمڕۆکە جیهان بەرەو ئەوەیە کە بەرەو قۆناغی کوتین بڕوات ینی ڤاکسین دابین بکرێت بۆ هەموو هاوڵاتیان و ئەو هاوڵاتیانەی کە مافیەوەیان هەیە ڤاکسین وەربگرن بۆیە لە عێراقیشدا ئێستا حکوومەتی مەرکەز سەرقاڵی کڕینی ڤاکسینە و بودجەی پێویستی بۆ تەرخان کردیە. ئەمە لەلایەک کە ئەرکی دەوڵەتە ئێمە ئەگەر بگەڕێنەوە مەبادئە قانونیەکان دابینکردنی ڤاکسین لە هەموو وڵاتێکدا ئەرکی دەوڵەتە کەواتە ئێمە وەکو هەرێمی کوردستان دەبێت چاوەڕوانی ئەوە بین حکوومەتی مەرکەز لەو بڕە ڤاکسینەی خۆی کە دابینی دەکات دەبێت ڕێژەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکات. بەڵام بەسپاسەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆک وەزیران وەزارەتی تەندروستی ڕاست پاردووە وەکو لیژنەیەکی زانستی پسپۆڕی کە هەوڵ بدەن گفتوگۆ و دانوستان لەگەڵ کۆمپانیەکانی دایک بکەن ئەو کۆمپانیانەی کە ئێستا کە لە جیهاندا کە ڤاکسینیان بەرهەم هێناوە و کۆنفێرم کرایە بۆ ئەوەی ئەو ڤاکسینانە بەکار بێت بۆ هاوڵاتیان بۆیە ئێستا بە پێی بەدواداچوونەکانی ئێمە لەسەر وەزارەتی تەندروستی زنجیرەیەک دانوستان کراوە چاوەڕوانی ئەوەین ئەو کۆمپانیانەی کە ئەو جۆرە ڤاکسینەی بۆ هەرێمی کوردستان دەشێت لە شێوازی گواستنەوە تەخزینکردن گواستنەوە و تەخزینکردن و پێدان ئەمانە دەبێت لەگەڵ کەش و هەوای هەرێمی کوردستان و ئەو توانە لۆجیستی و مرۆیانی هەرێمی کوردستان بگونجێت حکوومەتی هەرێمی کوردستان بڕێک لەم ڤاکسینە دابین دەکات جگە لەو ڤاکسینەی کە وەکو ئەرچی دەوڵەت ئەوچی حکوومەتی مەرکەزەکە دابین بکات بۆ هەرێمی کوردستان. ئەمڕۆکە لێرە گفتوگۆ دەکرێەوە بەیانی کۆنفرانسەکە بەردەوام دەبێت بزانین تا چەند ئێمە دەتوانین لە چه ئایندەیەکدا ئەم ڤاکسینە دابین بکرێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دیسانەوە بەڕای ئێمە وەکو لیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان ئێمە تەکید لەوە دەکەینەوە کە حکوومەتی مەرکەز حکوومەتی عێراقی فیدراڵ دەبێت لەسەر جەم ئەو دانوستانانەی دەیکات حیسابی ئەوە بکات کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەک هاوڵاتی عێراقی مافی ئەویان هەیە بەپێی یاسای تەندروستی گشتی عێراقی کە ڤاکسین بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش دابین بکەن. ئێمە ڕابردوومانەیە لەگەڵ عێراقا بەشێکی زۆر لەو پێداویستە تەندروستیانەشی کە پێویستمان بۆ نیان ناردۆ کە پشکی هەرێمی کوردستانیش بووە چه گرنگیەکەیە کە لە ڤاکسینە بەشی هەرێمی کوردستان نافەوتێت؟ زانی خۆی ئەم گرنتیە خۆزگە ئێستا ئەندامێکی لیژنەی تەندروستی پەرلەمانی عێراق لێرە بووە ئەو گرنتی بە ئێمە و بە هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بووە بەڵام ئەمە بابەتێکە تەواو لەگەڵ مەبادئەکانی قانونی سەحی عامە دەگونجێت ینی بابەتی تەندروستی ئێمە داوا لە حکوومەتی مەرکەز دەکەین کە بابەتی تەندروستی و سەلامەتی تەندروستی هاوڵاتیان
تێکەڵ بە پرسە سیاسیەکان نەکرێت تێکەڵ بە گرفت و ئەو ناکۆچیە سیاسیانە نەکرێت کە ئەمڕۆکە لە گۆڕەپانی سیاسی عراقدا هەیە بۆیە ئەمە حەقی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ڤاکسین دابین بکرێ و بۆ هەموو ئەو هاوڵاتیانەی ئەمڕۆکە بەرمەبنای ئەو قانونە گشتیانەی بۆ تەندروستی گشتی هاوڵاتیان لە جیهاندا فراهەم کراون ڤاکسینیان بۆ دابین بکرێت بەڵام لە هەمان کاتدا سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئێستا تەنها پشتی نەبەستاوە بە دابینکردنی ئەم بڕە ڤاکسینە دەیەوێت خۆی لەگەڵ کۆمپانیاکانی دایک گرێبەز بکاتن و بڕێکی تر ئیزافە لەسەرەوەی حکوومەتی مەرکەز بۆمان دابین بکات بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابینی بکەن. خەریەندامی لژنەی تەندروستی پەرلەمان سوپاس کە لەگەڵمان بووی جەمال و میوانەکەشم باسی کرد ڕاستەوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت چاودێری بابەتەکە دەکات چاوەڕوانی ئەوەی بەغداش دەکرێت بەڵام لەگەڵ ناردنی بەشەکەی بەغدایە ئەمان خۆیان ڕاستەوخۆ دەستیان کردەوە بە کڕینی ڤاکسین گفتوگۆ لەگەڵ کۆمپانیەکان کراوە لەسەر ڕەزامەندی سەرۆکی حکوومەت وەزارەتی تەندروستی ڕاست پێراوە کە بودجەی تایبەت بە کڕینی ڤاکسین دابنێن و بەشێک لەو ڤاکسینە هەرێمی کوردستان خۆی دابینی دەکات لە دوو ڕۆژی کۆنفرانسەکەدا باس لە بەکارهێنانی ڤاکسین و چۆنێتی دەستخستنی ڤاکسین و کێن ئەوانەی دەتوانن ڤاکسین بەکاربێنن هەموو ئەم بابەتەن لە کۆنفرانسەکەدا باس دەکرێت و وەزارەتی تەندروستیش بە بەردەوامی چاودێری بارودۆخەکە دەکات. بەڵێ سپاس بۆ تێرەناز بۆ کەکەی زانایژی ژە هەولێرێ کۆنفرانسا زانستیە استراتێژیە ڤاکسینە نویا کۆرۆنەش هەولێرەی لەگەڵمە.